یەکێک لە داواکاریەکانی خۆپەشاندەرانی کفری کە ماوەیەک بەر لە ئێستا ئەوە بوو کە ئەم باڵەخانەی گرتوخانەی کفری کە هێزی پێشمەرگەی تێدا بوو بکرێت بە بینایی چاکسازی. ئەوە بوو بە بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمە بدرێتە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و تەسەڕوفی پێوە بکات. بۆ ئەم بابەتە گفتوگۆ لەگەڵ بەڕێز یحسان بابان بەڕێوەبەری گشتی چاکسازی کوردستان بەڕێزان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت قسەی لەگەڵ دەکەین. بەڕێز یحسان سڵاوت دەبێت. گرنگی ئەم باڵەخانەیە کە هێزی پێشمەرگەی تێدا بۆ ئێستا دەکرێت بە چاکسازی گەوران، گرنجەکەی لە چیدایە؟ ئەم کاتتان باش ڕێز و سڵاوم بۆ کەناڵەکەتان، بۆ بینەران بیسەرانی کەناڵی K24. ئێمە بیدایەت بەڕاستی ئەوەی کە دەست بەکار بووین لە ماوەی ساڵێک و 2 مانگە بیرمان لەوە کردەوە کە ئەم قەڵەباڵغی ناو چاکسازیەکان کە بکەینەوە. یەک لەو داواکاریانی ئێمە کە ئەوە بوو کە ئەو قەڵەباڵغی لە ناو چاکسازیەکانی هەرێمی کوردستان لە دۆک لە هەولێر لە سلێمانی کەم بکەینەوە. و یەک لە بابەتانی ئەو پلانی کە هەمان بوو ئەوە بوو کە بتوانین لە ماوەیەکی نزیکە بڕیار لەسەرەوە بدەین کە بەڕێوەبەراتی چاکسازی گەورانی گەرمیان بکەینەوە، کە ئەوەش بۆ ئەوەی هەم دووسێ جەدوای هەبوو. یەکەم ئەوە کە ئێمە توانیمان لە بڵێ ئێمە توانیمان لە ماوەیەکی کورتە و پێشنیارەکەمان بەرزکردەوە لە ڕێی جەنابی وەزیرەوە بۆ ئەنجومەنی وەزیران و جەنابی سەرۆکی حکوومەت بڕیاری لێدا لە بابەتە، و توانیمان لە ماوەیەکی کەمدا ئەو بابەتە بخینە کار و ئەمرە فەرمانەکەمان جێبەجێ بکەین بۆی پلان لەسەر باشە. ئەمە کە ئێستا دەیکەن باشە. بەڕێز یحسان، ئێستا کام باڵەخانەیە دەکرێت بە چاکسازی گەورانی گەرمیان، ینی گرنجەکەی لە چیدا دەبێت؟ ئایا پێشتر گرفتێک هەبووە لەوەی لەو ناوچەیە لەم شوێنە لە کفری، ینی پێویست بێت کە بینایەک بۆ چاکسازی هەبێت؟ چی لێ دەکرێت؟ گرنجەکەی لە چیدا؟ ئەمە ئێمە پێشتر ئەوەی یەکەم کە باسم کرد ئەوەیە کە ئێمە لە چاکسازی گەورانی سلێمانی ئامارێکمالایەن نزیکەی 400 بۆ 500 کەس لەو سزادراوانە خەڵکی گەرمیانن، و ئەمانە ڕۆژانە مەسەن هەفتانە هەموو هەفتەیە خێزانەکانیان ئەم 500 خێزانە دێن سەردانیانەکەن لە سلێمانی، و ئەمە هەم بۆی ڕێگای ئەو ڕێگایە خۆ دەزانین ڕێگای نێوان کەلار سلێمانی ڕێگایەکی خراپە و بۆتە هۆی ئەوەی کە دەیان کارەساتی لێ بکەوێتەوە. و ئێمە بیرمان لەوە کردەوە کە ئێمە چاکسازی لە گەرمیان بکەینەوە، و بۆ ئەم بابەتەش ئەوە بە فەرمانەکە دەچووە. ئێمە ئێستا ئەو پلانی کە هەمانە لە ئەو بۆی یەکەم شت ئەوەی کە قەڵەباڵغی لەسەر سلێمانی کەم بکەینەوە. دووەم ئەمە جەدوای اقتصادی هەیە بۆ ناوچەکە، هەم بۆ لە ڕووی دامەزراندنەوە و هەم حرەکەیەکی باش خاتە بازاڕەکە کە ڕۆژانە لە ڕێی کۆمپانیەکانەوە خواردن دروست دەکرێت بۆ ئەو سزادراوانە، و هەم ئەو سزادراوانش لە جێگا و شوێنی خۆیان ئەو ماوە سزایی کە بۆیان دیاری کراوە دەیبنە سەر و ناو چاکسازیەکان. و ئێمە بۆ ئەم بابەتە کۆمەڵێک ئەمڕۆ و ئەمڕۆ 4 سەردانی قەزای کفریمان کرد، و بۆی بتوانین ئەو بینایە وەرگرینە و کارمان لەسەر کرد بۆی بتوانین لە زووترین کاتا بخینە کار. زۆر باشە. ینی بەپێی ئەوەی کە هەیە یاخود باس کراوە چەندی دیکە ماوەی چەند ڕۆژی دیکە چەند مانجی دیکە ئەمە تەواو دەبێت و بە تەواوی بیناکە دەکەوێتە کار. و ئێمە تەبەن ئەو بینایە هەیە لە کفری، بەڵێ ئەو بینایی کە لە کفری هەبوو بەڕاستی ئەوە بینای محوەری هێزی پێشمەرگەی کوردستان بوو، و ئەوانی تێدا بوون. ئەو بینایە سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە، بۆیە من سەردانی جەنابی کاقوبادم کرد و پێم ڕاگەیان ئەو بینایە مفروزە هێزی پێشمەرگە ڕادستی وەزارەتی کاری بکە بۆی بتوانین ئێمە سوود لەو بینایە ببینین وەک بەڕێوەبەراتی چاکسازی گەورانی گەرمیان، بۆی بتوانین ئەو بینایە هەم نۆژەن بکەینەوە و هەم فراوانی بکەین. لایەنی کەم بۆ زیاتر لە 500 کەس بگونجێ بتوانین ڕۆژانە ئیدارەی ئەو چاکسازیە بدرێت. و بەسپاسەوە جەنابی کاقوباد فەرمانی کرد و ئەو بیناکە چۆڵ کرەوە. ئەمڕۆ ڕادستی ئێمە کرا و تیمێکی هەندەسیمان لە نێوان ئێمە و نێوان قایمقامێتی کفری پێکهێناوە. ئەو تیمێکی ئەندازیاری و ئێستا کشوفاتی بۆ دەکەن و دەرخستەی بۆ دەکەن لە ماوەیەکی نزیکە و کارەکانی متابعاکەین بۆ بتوانین لە ماوەی ئەم 2-3 مانگەی داهاتووە
لایەنیکەم بۆ سەر ساڵ ئەمە کۆتایی پێبێتەوە بێ. زۆر باشە جگە لەوە باڵەخانەی کە کفری ئێستاوا کارێتیدا دەکرێت هیچ گۆڕینی باڵەخانەیەک شوێنێکی دیکە هەیە گواستنەوەی گرت ئەوانەی لە نێو باڵەخان بینای چاکسازیەکەن بگوازرێنەوە بۆ شوێنێکی دیکە دەنگۆیەک هەیە بیناکانیان بگۆڕدرێت شوێنی باشتریان بۆ دابدرێت هیچ دەنگۆیەک نییە ئێمە تەنها ئەو بینایەمان هەیە لە کفری و بۆیە هەم لەسەر داوای خۆپیشاندەران و ئێمە لەسەر فەرمانی جەنابی کاخوباد و جەنابی سەرۆکی حکوومەت توانیمان و بەڕاستباردەی جەنابی وەزیری کار چوین ئەو بینایە ماوەگرتووە و لە ماوەیەکی نزیک تا تعمیرەکەین و ئێمە پلانمان هەیە خۆمان کە بتوانین قورسایی لەسەر چاکسازیەکانی هەولێرش کەم بکەینەوە بۆی بتوانین لە ماوەیەکی لە ئایندەدا لە قەزای سۆران بتوانین لەوێ لە ئیدارەی سۆران بتوانین لەوێ چاکسازی بکەینەوە بۆی ئەو قورسایە لەسەر هەولێرش نەمێ پلانمان هەیە لە داهاتوودا ئەوە بکەین. زۆر باشە بەڕێزی حسان بابان بەڕێوەبەری گشتی چاکسازی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت ماندوو نەبیت.